کۆماری ئیسلامی باڵانشینی ئیعدام لە ماوەی ساڵی ڕابردوودا. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران کە ناوەندێکی غەیرە دەوڵەتی و نێونەتەوەییە، 13مین راپۆرتی ساڵانەی خۆی سەبارەت بە ئیعدام لە ئێران بڵاو کردەوە. بەپێی ئەم راپۆرتە لە ساڵی 2020 زاینیدا ڕژیمی کۆماری ئیسلامی لانیکەم 267 کەسی ئیعدام کردووە. لە راپۆرتی ئەم ڕێکخراوەدا هاتووە کە نزیک بە 66% ئیعدامە هەژمارکراوەکان لە راپۆرتەکەی ساڵی 2020 واتە 176 حاڵەتی ئیعدام بە شێوەی ڕسمی ڕانەگەیەندراون. بەپێی ئەم راپۆرتە سەرەڕای بڵاوبوونەوەی بەرینی کۆڕۆنا لە ئێران کە گیانی دەیان هەزار کەسی گرتووە، ئیعدامەکان بە شێوەی بەرین درێژەیان بووە. ئەم راپۆرتە نیشانی دەدات کە لە پەنا مەحکومینی تاوانە ئاساییەکان، ئیعدامی بەندکراوانی سیاسی، لەوانە ئیعدامی دەست بەسەرکراوانی ناڕزایەتیە جەماوەریەکان، ئیعدامی چالاکانی کەمینە نەتەوەیی و ئاینیەکان، ڕۆژنامەوانان و نێرانی ڕژیم بە بیانووی بێبنەما و ساختە لەلایەن ناوەندە ئیتلاعاتی و ئەمنیەکانەوە بەردەوام درێژەی بووە. لە لیستی ئیعدامکراوەکاندا ناوی منداڵانێک دەبیندرێن کە لە کاتی ئەنجامدانی تاوان تەمەنیان کەمتر لە 18 ساڵ بووە. لە ناو هەموو ئەو وڵاتانەدا کە حکمی زاڵمانەی ئیعدام تیاندا هێشتا بەڕێوە دەچێت، کۆماری ئیسلامی تەنیا دەسەڵاتێکە کە لە ساڵی ڕابردوودا ئیعدامی منداڵانی تاوانباری ئەنجام داوە. بە وتەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە ساڵی 1990ەوە تا ساڵی 2018 بەگشتی 138 حاڵەتی ئیعدامی منداڵی تاوانبار لەسەر تاسەری جیهاندا تۆمار کراوە و لەم 138 حاڵەتە 93 حکمیان لە ئێران بەکردەوە دەرهاتووە. بەپێی راپۆرتی ئەم ڕێکخراوە، ئێران گەورەترین بەکردەوە دەرهێنەری ئیعدامی منداڵی تاوانبارە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا. ئیعدام لەبەر چاوی خەڵک کە هەوڵێکی ئاگاهانە و ڕێکخرا و دەوڵەتیە، یەکجار بێزراوە و وەحشیانەیە، بەردەوام لەگەڵ ناڕزایەتی ناوەندەکانی ماوی مرۆڤ بەرەو ڕووبۆتەوە و خەڵکی ناڕازیش ئەم نمایشانەیان بایکۆت کردووە، بەڵام بەوەشەوە بەردەوام لە ماوەی ساڵی ڕابردوودا درێژەی بووە. لە 9 مارسی ساڵی 2021 جاوید ڕەحمان، هەواڵنێری تایبەتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان سەبارەت بە بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران، وێڕای خستنە ڕووی چەندین بەڵگەڕای گەیاند کە ڕێژەی سزای ئیعدام و هەروەها کەڵک وەرگرتن لە ئەشکەنجە بۆ ئیعتراف وەرگرتنی ئیجباری لە ئێران هەروە لەسەرەوەیە. راپۆرت و ئاماری ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە ئیعدامی هاوڵاتیان لە ئێران لەلایەن حکوومەتی ئیسلامی لە بارودۆخێکدا بڵاوکراوەتەوە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا و بە تایبەت لە ساڵی 2020 کەمپەینی ناڕزایەتی و جەماوەری سەرەڕای گشتگیربوونی ڤیرۆسی کۆڕۆنا و ڕێگری لە بەڕێوەچوونی کۆبوونەوەی بەرین لە ناوەوەی دەرەوەی وڵات دەست بەم جنایەتە دەوڵەتیە بەردەوام بەڕێوەچووە. کەمپەینی بەرین لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەشتەگی ئیعدام مەکەن لەلایەن ملیۆنان کەسەوە پشتیوانی لێکراوە. دەیان کۆبوونەوەی جۆراوجۆر لەبەر زیندانەکان و سەدان ناڕزایەتی لە دەرەوەی وڵات لە دژایەتی لەگەڵ ئیعدامی بەندکراوان لە ساڵی 2020دا بەڕێوەچوو. هەر لەم ساڵەدا ڕێژەی بەخششی بنەماڵە جەرگ سوتاوەکان کە ئازیزانی خۆیان لەدەستداوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەم بنەماڵانە بکوژەکان بەخشیوە تا یاسای دژە مرۆیی قەساس کە ڕژیم پشتیوانی لێ دەکات بەکردەوە دەرێنێ. لە ئوستانی کوردستان و لە شارەکانی سنە و سەقز ئەم سونەتە ئینسانیە لە چاو شوێنەکانی دیکەی ئێران بەرچاوتر بووە. ئیعدام لە ئێران لە یەکەمین ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە بەڕێوەچوو. ئەم ڕژیمە سزای ئیعدام وەک توندوتیژیەکی لە ئەنقەست وەڕێکخراو بۆ لەناوبردنی نەیارانی سیاسی، ناڕازیانی کۆمەڵایەتی و قوربانیانی هەر ئەم نیزامە زاڵمانەی سەرمایەداری بەکاردێنێ. سزای ئیعدام هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە هەتا ئێستا یەکێک لە پایەکانی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بووە بۆ چاوترسێنکردنی خەڵک. ئەم جنایەتە سەرەتا بە ئیعدامی سەرانی ڕژیمی شاه کە دەست بەسەر و لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشتوودا زیندانی کرابوون دەستی پێکرد و پاشان ڕژیم دەستی دایە ئیعدامی خەباتکاران و نەیارانی خۆی لەسەر تاسەری ئێران. دەست بەسەرکردنی دووبارە و ئیعدامی دەیان کەسایەتی بەندکراو لە ناو زیندانەکانی ساواک کە بە هیمەتی ڕاپەڕینی خەڵک ئازاد کرابوون
لە بەهاری ساڵی 1358ەوە دەستی پێکرد. ئێعدامی خەباتکاران و ڕێبەرانی تورکمەن سەحرا لە جەریانی ناڕەزایەتی بەهاری 1358، ئێعدامی ڕۆڵە ئازاکانی خەڵکی کوردستان پاش فەرمانی جەهادی خومەینی لە 28 گەلاوێژ لە شارە جۆراوجۆرەکانی ئوستانی کرماشان، کوردستان و ئازەربایجانی غەربی لەلایەن خەڵخاڵی جەلادەوە و بە حکمی حکوومەتی و شەرعی خومەینی، ئێعدامی ژنان، خوێندکاران، کرێکاران و ڕووناکبیرانی ناڕازی بە نظامی ئیسلامی لە گۆشە و کناری ئێران کارنامەی فاشیزمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشتوویە لە ئێران. لە ڕێگەی ئێعدامی بە کۆمەڵ و کوشتاری سەرشەقام و ئەشکەنجەی وەحشیانە لە ناو زیندانەکان لە ساڵەکانی سەرەتای دەی 60 حکوومەتی ئیسلامی شۆڕشی ئێرانی کە بە ئامانجی ئازادی و ژیانێکی باشترەوە بەڕێوەچوو بوو بەرەو شکست برد. کوشتنی کۆمەڵی هەزاران بەندکراو کە پاش شکستی ئامانجەکانی کۆماری ئیسلامی لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق ئەنجامدرا بەو پەڕی خۆی گەشت و لە ماوەی 2 مانگدا هەزاران بەندکراو کوژران. سەرانی کۆماری ئیسلامی لە ماوەی 42 ساڵ دەسەڵاتی سەرکوتگەرانەی خۆیان لە سزای دەوڵەتی ئێعدام بۆ زاڵکردنی کەش و هەوای ترس و تۆقاندن بەسەر کۆمەلگادا کەڵکیان وەرگتووە و تا دەسەڵاتەکەیان بپارێزن. بەڵام سەرڕای هەمووی ئەوانە ئاگری ژێر خۆڵەمێشی تووڕەیی و ناڕەزایەتی خەڵک دەشت بە ڕژیمی سەرکوتگەر لە ماوەی ئەم ساڵانەدا خامۆش نەبووە و بڵێسەکانی خەبات و مقاومەت لە هەموو لایەکەوە سەریان هەڵداوە. ئاخێزی جەماوەری و سەرتاسەری مانگی خەزەڵوەری 1398 بەڕوونی نیشانیدا کە نەتەنیا ترسی جەماوەری ناڕازی لە ئاست سەرکوتگەری ڕژیم کەمڕەنگ بۆتەوە، بەڵکو تووڕەیی و نفرەتی تێکەڵ لەگەڵ وشیاری و هاوپشتی خەڵکی هاوچارەنووس بە پانتایی کۆمەلگا بەردەوام پەرەدەستێنێت. بەڵام بێگومان پێویستە ماشێنی سەرکۆت، زیندان و ئێعدامی ڕژیم ڕابگیرێت و ئەوەش تەنیا بە خەباتی جەماوەری لە پانتایی بەرین و سەرتاسەریدا دێتە دی.